ئەزمموی 20 ساڵم هەیە لەگەڵ کاری سیرامیک و قوڕی ئەو قوڕانەکە لە منتیقەکەی خۆمان لە شارێکی خۆمان زیاتر هەوڵێم ئەو گڵانە بەکاربێنم کە نزیکی خۆمە کە ئەو گڵە هەنێجار لە دەرەوەی شارەکە خۆمە لە دووس خۆرمات و بۆمێ لە کەرکووک بۆمیە ئەمە ئەو گڵانە بەکاربێنم کە هی نیشتیمانەکەی خۆمە چکەم باز لە کللتوری میلەتەکەمەکەم باز لە ڕۆحی میلێبوونی میلەتەکەمەکەم پێویستە ئەو ماوەدانی کە بەکاری هێنم هەمان ئەم ماوەدانە بێت کە لە شارەکەی خۆم لە خاکەکەی خۆم دەری ئەهێنیشی پێەکەم زۆر مەبەستمەوە نقطەیە ئەم پرۆژەیە کە دەستم پێ کرد ساڵێکە خەریکی ئیشکردن لەم پرۆژەی منومنتی گڵجۆشی گۆران لە پەیکەر و وشەدا واتە ئەم کارە تەنها کارێکی سیرامیک نییە تەنها کاری پەیکەر نییە تەنها نووسین و شعر نییە ئەم کارە کۆمەڵە بابەتی لە خۆگرتووە بەڵام لەسەر و هەموویەوە کۆمەڵە بابەتی فۆلکلۆرم هێناوتە ناو کۆمەڵە بابەتی بەڵە فۆلکلۆرم هێناوتە ناو کارەکەەوە چکە زۆر مەبەستمە کار لەسەر کللتوری میلەتەکەم بکەم ئەو هەدەفی یەکەمە کە دەست ئێمە هەر کارێک ئەگەر کارێکی کللتوری نەبێت تایبەت بە خۆمان ئەو کارە دەستی نایەمێت نایکەم هەر میلەتێک بێوێ هەستێتەوە بێ بژێتەوە سەرکەوێ بێ پێشکەوێ پێویستە ڕۆحی میلی و کللتوری نەتەوەکەی بپارێزێت لەو نقطەیەوە دەست پێ بکەیت هەرچی کارێکەکەی ئەبێ لێوە دەست پێ بکەیت ئەگەر بمانێت پێشکەوین ئەگەر بمانێت بژێنەوە ئەم کارەکە دەستم پێ کرد من باز لە ناوەڕۆکی کارەکە ناکەم تەنها بە شێوەیەکی گشتی باسەکەم چکە هێشتا لە کارکردنام بۆی سیرامیکم هێنا پەیکەرم هێنا شعرم هێنا هەموویم بەرجەستە کرد بە خاک و خۆڵی نیشتیمانەکەم نووسیمەوە کاتێککە باز لە سیرامیکە کرێت کار لە باز لە کارێکی گەڵجۆشەکەین زۆربەی کات تەنها گۆزەیەکمانێتە بەرچاو گۆزە دیزە قاپ یا مەسەن کۆمەڵە دیواربەند و ئەمانە هەن ڕاست ئەوانە هەمووی پێشتر کراوە چەندین ساڵ و زەمانێکی دوور و درێژە هەموو دنیا چکە سیرامیک هەڵقوڵاوی یەک میلەت و یەک شوێنیە ڕاستە سەرەتا لە شوێنەکەەوە ئەمە دۆزراوەتەوە سەری هەڵا بەڵام بۆ بە شێوەیەکی گشتی لە هەموو دنیا گۆزە دیزە دروستەکرێت دیواربەند دەکرێت بە سیرامیک بەڵام ئەم ڕێچکەی من ڕێچکەیەکی تایبەت بە خۆمە ئەمە مێژووی میلەتەکەم لە کارە سیرامیکەکانمە بەرجەستەی بکەم ئەمە لە ڕێگەی سیرامیکەوە خزمەت بە کللتوری نەتەوەکەم بکەم یعنی سیرامیک مهێناوەتە خزمەت کللتور زۆر گرنگە لەم هەر پارچەیەک ئەگەر چەندین سەرچاوم وەرنەگرت بێ نەمخوێن بێتەوە لەسەری باگراوندێکی زۆر زۆر باشم نەبێت لەسەری کارەکە ناکەم چکە کارکردن بۆ پێشخستنی بابەتێک پێویستە باگراوندێکی زۆر زۆر باش هەبێت لەسەری خوێندنەوەیکی زۆر باش کرد بێت چەندین سەرچاوت کۆ کرد بێتەوە هەتا ئەگەیتە ئەوەی کە کارێک بکەیت چکە زۆر کەسی تر هەیە خەڵکەیە لەسەر کللتوری شەگاسە بابەتێکی فۆلکلۆرە هێنە کاری لەسەرەکە بەڵام ئەو کاتێککە کارەکە کە ئەگەر بتەوێت کاڵ و کرچی پێوە دیار نەبێت ئەگەر بتێت بە زانیاریەکی پڕەوە کار بکەیت کارەکە شتێکی زۆر باش دەرەچێت سەرکەوتووە پێشکەوتوو ئەبیت لە ساڵی 2000 کە من مەراسیمی پشتێنبەستنم دروست کرد تاوان ئەو مەراسیمێکی تایبەتە بە مێژوویەکی زۆر زۆر تایبەت و زۆر جوانی میلەتەکەمان کە ئەو مەراسیمەم دروست کرد چەندین ساڵ من سەرچاوم وەرگرت کۆمەڵەشتی زۆر بە فارسی بە زیاتر سەرچاوەکان فارسین کوردی هەموویم کۆ کردەوە لەبەرەوەی سەرچاوەکانیش دژ بە یەک قسە ئەکەن دژ بە یەک نووسینەکانیان هەیە من لە کۆی هەر هەمویان نقطە بە نقطە وەرم گرتووە ئایا ئەم خاڵە سەرچاوەیەکتر نییە پێچوانەی ئەم بێت نەبووە ئەو کاتکارم لەسەر کردو هەتاکو ئێستش ئیش لەسەر هەرچی کارێک بکەم ئەگەر سەرچاوەیەک بدۆزمەوە دژ بەم بێت من ئەیوەستێنم تەنها خاڵە هاوبەشەکان دەرەهێنم اینجا ئەو خاڵە هاوبەشانش کە لە چەندین سەرچاو وەرئەگری بەڕاستی زۆر قورسە گەڕان و
ماندووبوونێکی زۆری ئەوێت هەتا هەمووی کۆ ئەکرێتەوە هەتا خاڵە هاوبەشەکان وەرەگریت کاتێکیش کە خاڵە هاوبەشەکەم وەرگرت لە مەراسیمی پشتێن بەستنا مدتێکی زۆر بیرم لێ کردو ئایا چۆن ئەم مەراسیمە بکەم بە ئینشایەک و چۆن دیزاینێکی بۆ بکەم چۆن داڕێژم چۆن لەسەر ئەم قوڕە من ئەو مەراسیمە دروست بکەم چکە دروستکردنی بڵێن مەراسیمەکە ئەیخێتە سەر پارچەیە قۆڕ هەر ئەوە نییە تەنها گێڕانەوەیەکی بەسیط بێت منەمە ئیشارەت بە کۆمەڵەشت بە مەسەڵ لە سێ تەمەنە پشتێن بەستراوە من سێ پارچەم سێ جۆر دیزایانی جیاوازم کردووە سێ کوتلەم کردووە لە نزیکێک بۆ ئەوی ئەو کەسێک کە سەیرەکە تێبگات لە سێ تەمەنە ئەم ئیشەکراوە یعنی زیاتر مەبەستم لێرە بابەتەکان بەڵگەی بێت کاری لەسەر بکەم تەنها کارێک نییە بۆ جوانکاریە تەنها گێڕانەوەیەک نییە ئەم دوا پرۆژەم کە نزیکەی ساڵێکە لە کاتی کە کەرەنتینە دەستی پێکرد تەوان من پێش کەرەنتینە دەستم کرد بەم کارە پێش سەردەمی کۆرۆنا دەستم پێ کرد سەرەتای کارکردنم بوو بەداخەوە کە کۆرۆنا هات و کە کەرەنتینە کران هەموو زەمانی کەرەنتینە من خەریکی ئەم کارم بوو مەشروعێکی گەورەیە بەڕاستی هەنێک کات وام لێ ئەهات بە شەودرەنگان ئەهاتم لێرە مەواد و هەموو پێداویستەکان مە بردەوە لە ماڵەوە کارمە کرد هەنێ جاش پێویستێ کرد لێرە بمێنمەوە ئەمامەوە هەتا شەو ماومەتەوە بۆ خاتیۆی کە ئیشەکەم سوور ببێتەوە 63 پارچەیە بەڵام بە هەر هەمووی یەک کوتلە دروست دەکات بڕوانە شاییە چۆپیە لەو ماڵە گوێ بگرە زوڕنایە دەهۆڵە شمشاڵە زەرد و سوور تێکەڵن ژن و پیاو هەرایە لەو ناوە هەر هاڕێی هەیاسەی تۆ نایە یەکێک لە شعرە پارچە شعرە هەرە جوانەکانی گۆرانە لەم کارەیە ئەو شعرەم بەکارهێنا و دیزایانی کارەکەش دیزایانی هەیاسەیەەکە ئەمە یەکێکە لە بابەتە کلتوری جوانەکان یەکێک لە بابەتانی کە زۆر گرنگە لەم شعرەکە ئەوەندە جوانە ئەوەندە تەئسیری تێکردم کە لەگەڵ خوێندنەوەیە یەکسەر دیزاینەکەم کرد و ئەم کارم کرد ئەمە یەکێکە لە پارچە هەرە جوانەکانی گڵجۆشی گۆران من بۆیە لێرەوە دەستخۆشی لە خات و ماباتەکەم بە خێرهاتنی بەڕێستانەکەم پێوەش ئامادە بوون و زۆر سوپاس بۆ بەڕێستان. ڕاستی زۆر دڵخۆش بووم بە هاتنی هەموو لایەکتان. کارەکە بۆ خۆی ئەدوێ من نامەوێت زیاتر لەسەری قسە بکەم تەنها ئەوە هەیە کە بێڵم ئەم جارە گۆرانی شاعیر تەنها پەیکەر نییە تەنها دیوانە شاعریەک نییە ئەم جارە گۆرانی شاعیر لە ناو پەیکەر و سیرامیک و شعردا خۆی ئەبینێتەوە بە خەڵک و خۆڵی نیشتیمان بە گڵی گەرمیان هەموو شعرەکانی ببورن کۆمەڵە لە پارچە شعرەکانی گۆرانمان کردە ئەم کارە ئەم شاکارە زۆر خۆشحاڵم بەڕاستی هاتنی ئەم خەڵکە هاتنی بەڕێستان هاتنی ڕاگەن کارەکان هاتنی هونەرمەندان هاتنی ڕێکخراوە جەماوەڕێکان هەمووی خۆشحاڵی کردم بە دڵنیایی پایزەکەم بوو بە بەهار ساڵنیەکە تقریبا بە ساڵنیە کارەکە تەواو بووە بە خاک و خۆڵی نیشتیمان ئەم کارم دروست کرد بە گڵی گەرمیان جارێکتر گۆرانم هێنایەوە ناو میانەی کارە هونەرێک